سڵاوتان لێبێ و لە تاکە کەناڵی ئەهلی بێلایەن NRTەوە سڵاوی مەحەمەدنوویتان لێبێ. تەوەری ئەم ڕووماڵەمان لەبارەی خۆپیشاندانەکانی تورکیا و شەقامی سیاسی تورکیاوەیە بۆ بەهاناوە چوونی کۆبانی. ڕەنگە هیچ خۆپیشاندانێ بەقەدەر ئەوانەی تورکیا مەغزا و مانای سیاسی و پێناسی سیاسی هەڵنەگرێت. هەرچەندە نخبەی سیاسی تورکی نخبەی سیاسیان قەرە وا بڕیاریان داوە کە بەهانای کۆبانیەوە نەچن و ئەم خۆپیشاندانانە بە کارێکی تونند و تیژی و کارێکی نابەرپرسیانە لە قەڵەمی دەدەن. ئەوە تا ئەردۆگان ڕایگەیان ئەم خۆپیشاندانانەی لەسەر شەقامەکانی تورکیا دەکرێت بۆ ئەوە نییە کە بەهانای کۆبانیەوە بچین، بەڵکو بۆ تێکدانی پرۆسەی ئاشتیە لە تورکیا. ئەمڕۆژ نێردراوی نەتەوە یەکگرتووەکان لە سووریا داوای لە تورکیا کرد کە ڕێ بدا بەو گەنجە خۆبەخشانەی دەیانەوێ بچنە ناو کۆبانیەوە. سیاسەتی تورکیا بەرەو چۆ؟ پرۆسەی ئاشتی لە تورکیا لە دووڕیانێکی مەترسیداردایە. ئایا تورکیا دەکرێت ئەم یاریە سیاسیە بکات؟ ئایا مەبەست و مەغزای سیاسی تورکیا لە هاوکاریکردنی داعش تەنها بۆ کەوتنی کۆبانی و کانتۆنەکانی ڕۆژئاوای کوردستانە یاخود مەغزا و مانایەکی دوورتری هەیە؟ بۆ قسەکردن لەسەر خۆپیشاندانەکانی تورکیا و مانە سیاسیەکانی ئەم خۆپیشاندانە لە سلێمانی میوانداری مامۆستا سەلام عەبدولکەریم، مامۆستای زانکۆ و پاش کەمێکی تر لە هەولێرەوە ئەمین فەرج مامۆستای زانکۆمان لەگەڵدا دەبێ. سوپاسانەکەی سپاس. سەرەتا بەر لەوەی بچینە ناو مناقەشەکەوە، ئێستا لە سلەیمانی خۆپیشاندانە بۆ بەهاناوە چوونی کۆبانی، داواکاری خەڵک بۆ ئەوەی کۆبانی بە تەنیا بەجێ نەهێڵڕێ. هێمن مەحموودمان لەگەڵایە. هێمن سڵاو لێبێ و چی دەگوزەریە؟ بەڵێ مەحەممەد، ئێمە سەرەتاش باسمان کرد لە کاتژمێرەکەی پێشووترە ئەم گرتبوونەوەی بەردەم بەردەرکی سەرای شاری سلێمانی هاوڵاتیکی زۆری لێ کۆبۆتەوە زایدەن کۆمەڵی ڕێکخراوی تری لێ سەرباری هەموو ئەمانە نوێنەری چەندین لایەنی سیاسەتی تێدایەکە لێرە بەوتری دروشم و پەیامی حزبەکانیان ئیدانی ئەو گەماروەی کۆبانی دەکەن و هاوکات داوای هاوکاری لە وڵاتانی تر دەکەن بۆی هاوکاری کۆبانی بکەن. من ئێستا میوانێکم لایە ئەمەوێت لە زاری ئەوانەوە گوێبیستی بەتایبەت پەیامی حەزبەکان بزانم حەزبەکان هەمویان لێرە و پەیامە دەڵێن کە لەسەر شاشی ڕاگەیاندنەکان دەڵێن پەیامێکی جیاوازتریان لێرە. کاک دەچین پەیامی حەزبەکان چەند گرنگە لێرە؟ پەیامی حەزبەکان تا چەند گرنگە لەم بەردەکی سەرای خوێندنەوە؟ خۆی پەیامی حیزبەکان پەیمانی خەڵکی کوردستان بە ئام گرنگە بۆ پشتیکردنی کۆبانی، لەبەر ئەوەی پێویستە هەموو کورد لایەنە سیاسیەکان بە کۆبانی بڵین لەگەڵتانین پشتانی کۆمەکتانەکەین بۆ ئەوەی پێویستە هەموو لایەنە سیاسیەکان لێرەیە لە هەم کوردستان لە چوار پارچەی کوردستان پشتگیری قەزەی کۆمادی بکەن بۆ ئەوەی کە کۆبانی بەتەنیا نەبێ و پێویستە کۆبانی پێماناوەنی یەکڕیز بن یەکەڵێز بن لە بەرامبەر داعش و دوژمنانی کووردا و بە تایبەتی تورکیاش بەداخەوە تورکیا تاکو ئیستا نهاتووەتە ئەوێ سیاسەتێکی ڕوونی نییە لە بەرامبەر کۆبانی و ڕۆژئاوایە و بە تورکیا بڵێن بیوەسێنە ئەو کۆمەڵکوژەی کە کەوتووەتە کوژداری ئەو کوردانی باکووری کوردستان لێرە بڵێن بەسە تورکیا ئەیتر قەزەی کورد بە تۆ ناوەسێت. محەممەد، دەنجی ئەو هاوڵاتیانی کە لێرە دروست و پەیامەکانی خۆیان دەڵێن هێندە بەرزە ڕەنگە نەتوانن ئێمە دەنگێکی وازح بگەین ئێوە بینەران، بەڵام لێرە پەرلەمانتارانیشی لێیە وە قسەی خۆیان دەکەن دیارە لەسەر ئەم ڕووداوە و پشتیوانی خۆیان بۆ کۆبانی ئێرە بەردەوام بن لەم گرتبوونەوە. ئێمە هەوڵەدەین لە هەر گۆڕانکاریە کە لەسەر ئەم گرتبوونەوە بکرا بینەوە لای ئێوە و زانێرەکان بە ئێوە و با بینەرانی NRT و با میوانەکانت زۆر باشە. هێمن بەر لەوەی هێمن گەو لێمە هێمن ژمارەی ئەو خەڵکانە یعنی ژمارەی خۆپیشاندانەکانی چەند ڕۆژێکی پێشوو لە سلێمانی ژمارەیەکی زۆر بوو. ئێستا ژمارەی هاوڵاتیان زۆرە، بە تایبەتی ئەمڕۆ مامۆستایانی ئاینیش لە بەشێک لە وتارەکانیانە باسی ئەوەیان کردووە کە پێویستەکە شەقامی کوردیش بە تونتر و خرۆشاوەتر بجوڵێ بۆ کۆبانی.
بەڵێ محەممەد نەک مامۆسایانی ئاینی هەر لە مزگەوتەکان لە منبەرەکان ئەوان باس کردو مامۆسایانی ئاینی تا چەند خوڵێکێک پێش ئێستاژ لێرە بن بەڵام دیارە ئێستاژ چەند مامۆسایەکی ئاینی ماوە لێرە بەڵام ئەوانی تر چوون بۆ مزگەوتەکان و لەبەروی ئێستا بانکی عسر داوە ئەوان چون بۆ نوێژ بەڵام مامۆسایانی ئاینی لەسەر ئەم سەربۆی هەبوو ژمارە و هاوڵاتیانی کە لە بەردەکی سەرای سلێمانی گردبنەوەکان ئەنجام داوە ژمارەیان زۆرە من ڕەنگە نەتوانم بۆتان بژمێرم بە شێوەیەکی دیایکراوە بەڵام زیاتر لە 200 بۆ 300 کەس دەبێت کە لێرە کۆبوونەتەوە و بە شێوەیەکی وەساون لە بەردەکی سەراکە چواردەوری ئەو مەنەسەیان داوەکە ئەو کەسانی لەوێ وتار دەخوێنەوە یاوەکو ڕێی خۆیان دەڵێن ئەو هاوڵاتیانەی لێرن ئەو حزبانەی لێرن خۆیان داوا دەکەن سێ سەرۆکایەتەکەی هەرێم حکوومەت سەرۆکایەتی هەرێم پەرلەمان داوا دەکەن ئەوان هەڵوێشتی جددیان هەبێ و ئەوەی پێیان دەکرێت بیگێنن بە کۆبانی و لە پێشووتریشدا حکوومەتی هەرێم ڕایگەاندووە ئەوان ڕێیان لێ بچنە کۆبانی و شەوی ڕابردوو سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێم لە ئێناپی و ڕایگەیان کە ئەوان هەموو کارێک دەکەن بۆ ئەوەی کە کۆبانی نەبکەوێ بەڵام هاوڵاتیانی چوارپارچەکەی کوردستان ڕۆژهەڵات باشوور باکوور ڕۆژئاوا ئەوان داوای زیاتر دەکەن لە هەرێمی کوردستان داوا دەکەن حکوومەتی هەرێمی کوردستان فشار بکات بۆ ئەوەی هەرچیان کردبێ بتوانن ئەگەر خۆشیان نەتوانن هێز بنێرن یان تەقەمەنی بنێرن بتوانن فشار لە وڵاتانی هاوپەیمان بکەن بۆی ئەوان چەک و تەقەمەنی بنێرنە کۆبانی و هاوکاری ئەو هێزە بکەن کە لەوێن کە تا ئێستا شەڕ دەکەن بەڵێ محەممەد من ئەگەڕێمەوە زۆر باشە هەوڵ دەدەین لە هەر گۆڕانکاریەک هێمن مەحموود لە سلێمانی و لە خۆپیشاندانەکە بۆ بەهانەوە چوونی کۆبانی وەربگرین سەرەتا مامۆستا سەلام ئەگەر ئەو پرسیار لە بەڕێزە بکەین شەقامی سیاسی لە تورکیا شەقامێکە گڕی کردووە شەقامێکە هەڵچووە داوا دەکرێت تورکیا تەداخولکە بەڵام نخبەی سیاسی ئەنقەرە تا ئێستا زۆر خەمساردانە لەم خۆپیشاندانانە دەڕوانێ تەنانەت ئەردۆگان دەڵێ ئەمە بۆ کۆبانی نییە بەڵکو بۆ تێکدانی پرۆسەی ئاشتیە چۆن ئەم شەقامە بخوێنینەوە ئەو بۆ چوونەی نخبەی سیاسی تورکی کە ئێستا تورکیا دەبن بەڕێوە بەناوی خۆی گەورە میهرەبان سەرەتا سڵاو و ڕێز و پشتیوانیم بۆ ئەو شەڕوانە قارەمانانە ئەنێرم کە لە کوبانی لە پێناوی پاراستنی خاکی کوردستان و لە پێناوی پاراستنی ئینسانی کووردا لەوێ ئەجەنگن و هەروەها سڵاو و ڕێز و پشتیوانیشم بۆ ئەو خۆپیشاندارانەی باکووری کوردستان و سەرجەم شارەکانی باکووری کوردستان و پارچەکانی تری باشوور و پارچەکانی تر ئەنێرم کە بۆ بەرگریکردن لە مافی ڕەوا و کێشەی ڕەوای کورد لە باکووری لە ڕۆژاوی کوردستان لەسەر شقامەکان بێگومان ئەو خۆپیشاندانانە بەرئەنجامی پشتیوانی ئینسانی کووردە لە کێشەیەکی ڕەواکە لە ڕۆژاوای کوردستان هەیە و لە هاستی ئەو خەمساردیەی دەوڵەتی تورکیا کە تاکە دەوڵەتە سنووری بە سنووری کۆبانیەوە هەیە و لە ڕێگەی وەکو چاودێرێک وەکو تەماشاکارێک سەیری بارودۆخی کۆبانیەکە کە لە کاتێکە کۆبانی لە بەردەم مەترسی کۆمەڵکوژێکی گەورەی چەکدارانی داعشدایە و لە سێلاوە گەمارە دراون و لای چوارەمیشان کە دەوڵەتی تورکیا گەماری داوە بۆیە ئەو لە دوانانەی ئۆردوگان و نخبەی سیاسی تورکیا لە کاتێکدایە کە فشاری نێودەوڵەتی لەسەر تورکیا هەیە و تورکیا نەیتوانی و هەڵوێستی خۆی یەکلایی بکاتەوە لە بەرامبەر بەشداریکردنی کردداری لە هاوپەیمانەتی دژی داعش و هەروەها نەشیتوانیوە لە حاستی هەڵوێستە ئینسانیەکانشی خۆی یەکلایی بکاتەوە لە کاتێکە کە وەک هێزێکی ئاینی و ئیسلامی لەسەر تەختی فەرمانڕەوایەتیە لە کاتێکا کە کشت و بڕی ئینسانی کورد لە ڕۆژاوای کوردستان لە کوبانی بەردەوامە بۆیە ئەو لە دوانانە تەنها بە لە ڕێدابردننی حقیقەتی ئەو خۆپیشاندانانەیە کە لە سەر شەقامەکانی تورکیا هەیە بۆ پشتیوانیکردن باش بەڵام بۆ چونێکی داود ئۆغڵۆ دوێنێ ڕایگەیان دەڵێ بۆ لە کاتێکە کە حکوومەتی بەشار ئەسەد قەتڵ و عامێکی زۆری کورد و تورک و عەرەبی دەکرد ئەو کاتە بەم شێوەیە خۆپیشاندان بەم شێوەیە داواکردنەکان گەورە نەبوون ئەوەڵێ پەکەکە سیاسەتێکی دووفاقی دەبا بەڕێوە خۆی ئەوان لە کاتێکە کە ئەو فشارە نێودەوڵەتیە و فشاری ناوخۆی خۆشیان لەسرە ئیش لەسەرەوەکەن کە چاوی نێودەوڵەتی یاخود بیرکردنەوە زیهنێتی ئینسان بە ئاراستەیەکی ترابەرن کە لە بنەڕەتا پێوترێت تێکدانی ڕاستی ڕووداوەکان ئێمە ئەزانین کە
لە نێوان لە ڕابردووە لە نێوان تورکیا و سووریا ململانێکی گەورە هەبوو لەسەر کێشەی ویلایەتی ئەسکەندەرونە واروا کێشەی ئاوی ڕووباری فرات واروا کێشەی پەکەکە ئێمە ئەزانین پەکەکە لە کۆتایی هەفتەکان و بیزاتیش لە هەشتاکانەوە لە سووریایە و یەکێک لەو دەوڵەتانە بە کە هاوپەیمانەتیە بوو وەک چۆن هێزە سیاسەکانی تر لە پارچەکانی تری کوردستان بەتایبەت لە باشوور لەگەڵ ئێران و تورکیاشا لە قۆناغەکانی دواتر پەیوەندیانەوە ئەم پەیوەندی پەکەکەش دەچێت ئەو پەیوەندیانەوە لە ئێستاشدا کە ئێستا پێدە لە ڕۆژاوی کوردستان وجودی هەیە لە نەریتی پەیوەندی سیاسی بزوتنەوە ڕزگاری خوازی گەلانە ئەمە شتێکی واریدە بۆیە ئەمڕۆ دەسەڵاتدارانی تورکیا بۆ ئەوی خۆیان لەو بەرپرسیارەتی ئەخلاقی و سیاسی بدۆزنەوە لە بەرامبەر ئەو کۆمەڵکوژەی کە ئێستا لە کوبانی بەردەوامە ئیش لەسەرەوەکەن کە بە جۆرێکی تر قسە بکەن بە جۆرێکی تر لێدوام دەن کە بیانەوێ تێڕوانینی خەڵک باراسەیەکی ترابەرن بۆیە پرسیارەکە ئەوەیە ئەگەر ئەوان وەکو هێزێکی دینی لەسەر حکومن و ئەیانەوێ پرینسیپە دینیەکان لە ناو سیاسەتی دەرەوەنە ڕنگداتەوە ئێستا لە بەرچاوی خۆیانە کوبانی لە بەردەم هەڕەشەی کۆمەڵکوژیدایە کوبانی لە بەردەم لە نێوچوونی ئینساندایە بۆ ئەوان ناتوان تەدەخل بکەن بێگومان ئەمەش پەیوەندی بە چێو هەیە بەو ڕێگرە یاسایی و نێودەوڵەتانە هەیە کە کێشە دروستەکە لە بەردەم زۆر باشین لەسەر ئەم خاڵە گرنگانە ڕوون کرێتەوە دەچینە لە هەولێر و مامۆستا ئەمین وەردەگرین مامۆستا سڵاو لێ بێت سڵاو لێوەش لە بینەران و لە میوانە بەڕێزەکەش سپاس مامۆستا تورکیا بەمەرجەڵێ بەشداری دەکەم لە ڕوبەڕووبوونەوەی داعش لە کاتێکا پەرلەمانی تورکی گڵۆپی سەوزی بۆ سوپا و بۆ حکوومەتی تورکیا هەڵگرت کە دەتوانێت ئۆپراسیۆن بکات لە دەرەوەی خاچی تورکیا بە تایبەت بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش لە عێراق و لە سووریا ئەو مەرجی ئەساسی ئەوەیە کە هەوڵ بدرێ سیستەمی یاخود ڕژێمی بەشار ئەسەد بڕوخێت ئەم مەرجە پێت وایە مەرجێکی قورسە و تورکیا بە بیان و ئەم مەرجەی خستووەتە ناو بەشداریکردنی لە ڕوبەڕووبوونەوەی داعشدا هەڵبەت تورکیا وەکو وڵاتێکی هەرێمی بەهێز لە ناوچەکەیە لە ڕووی بەرژەوەندیەکانی خۆیەوە مامەڵە لەگەڵ ئەو پرسەیەکە و پرسێکی گەرنگ و استراتیژیە بەنسبەت تورکیاوە بۆیە هەدەفی تورکیا لە باردۆخی سووریایە چەند بابەتێکی استراتیژیەکێک لەوانە مانەوە یاخود لە ناوچوونی ڕژێمی ئەسەد کە بە دژی بەرژەوەندیەکانی خۆی لە قەڵەمیدا مانەوەی لەسەر حکوم و لەلایەک تریشەوە بارودۆخی ڕۆژئاوا بۆ تورکیا جێگای گرنگی و بایەخی استراتیژیە لەبەر ئەوەی لەوێ لە ڕۆژاوای کوردستان پەیەدا باڵادەستە کە پەیوەندیەکی ئۆرگانی لەگەڵ پەکەکە هەیە کە لە باکووری کوردستان باڵادەستە بۆیە جێگای لە ڕووی استراتیژیەتەوە بۆ دەوڵەت تورکیا ئاساییە کە ئەو مەرجەی هەبێ بە تایبەتی ئەوەی پەیوەندیدارە بە ڕژێمی بەشار ئەسەد بەڵام تورکیا تەنها ئەو مەرجەی نییە بەڵکو ئەوەشی هەیە کە دەیەوێت هیچ کیانێکی سیاسی لە ڕۆژئاوا دروست نەبێت کە دژی بەرژەوەندیەکانی خۆی بێت کە مەبەستدەی پەیەدێ بۆیە مەرجی هەیە بۆ کۆمەلگای نێودەوڵەتی کە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانێتی لە بەرامبەریشدا مەرجی هەیە بۆ پەیەدا ئێمە بینیمان لە کاتی سەردانی هاوسەرۆکی پەیەدە بۆ تورکیا بەڕێز ساڵح موسلیم سێ مەرجی خرتسەڕوو بۆ ئەوەی هاوکاری ڕۆژئاوا بکە یەکێک لەو مەرجانە ئەوە بوو کە نابێ ڕۆژئاوا بە تایبەتی سنوورەکانی تورکیا و سووریا لە ڕۆژئاوا مەترسی بێ بۆ ئاسایشی تورکیا و هەڵوەشانەوەی ئەو کانتۆنانەی کە دروست کراوە وەرپسڕانی پەیوەندی نێوان پەیەدە و سووریا لە بەرامبەریشا بۆ هاوپەیمانان مەرجی هەیە دەربارەی ڕژێمی سووریا و داوای دروستکردنی ناوچەیەکی پارێزراوی ژەکە لە هێرشی ئاسمانی ئەو جۆرە بابەتانە بۆیە لە ڕوانگەی بەرژەوەندیەکانی خۆیەوە مامەڵە دەکا و مەرج نییە کۆمەلگای نێودەوڵەتیش بتوانن مەرجەکانی تورکیا جێبەجێ بکەن. باشە مامۆسامی سووریا داوای کردووە ناوچەیەکی ئامین ناوچەیەکی پارێزرا و لە نێوان سووریا و تورکیا داوای کردووە ئەم ناوچەیە بپارێزێت تا ئێستا وڵاتانی وەکو فەڕەنسا و ئەمریکا و بریتانیا ڕەفزی ئەم داوایان نەکردوێتەوە بەڵام پرسیارەکە ئەوەیە و ڕەنگە ئەمریکا کە بیەوێ بەشار ئەسەد بڕوخێ مەسلحەتی ئیسرائیل دەکەوێتە مەترسیەوە لەبەر ئەوەی وڵاتەکە ئایندێشی نادیارە ئایا ئەم مەرجەی نێودەوڵەتی کە تورکیایەتی بۆ دەرەوە قبول دەکرێت یاخود تورکیا دەیەوێت کات بکوژێت تا کۆبانی و کانتۆنەکانی تریش دەکەونە دەست داعشەوە.
وەکو ئاماژەم پێدا یعنی تورکیا لە ڕوانگەی بەرژەوەندەکانی و کە مامەڵە دەکا بە جۆرێک کە هەم ڕوبەڕووی فشارە نێودەوڵەتیەکان ببێتەوە کە یەکێک لە تاکتیکەکانی بریتە لە بەڕێکردنی کات لەلایەکی تریشەوە هەوڵ بدات کۆمەلگای نێودەوڵەتی قەناعەت پێ بکات بۆ مەرجەکانی خۆی کە ئەمەیان تا ڕادەیەک زەحمەتە چونکە ئێمە ئەبێ ئەوە بزانین کە بارودۆخی ناوچەکە تەنها پەیوەندیدار نییە بە کێشەی کوردەوە و ڕۆژاوای کوردستانەوە ئەمە کۆی پرۆسەکە پرۆسەیەکی پێکەوە گرێدراوە لە عێراق لە سووریا لە لوبناان تەنانەت لە ناوچەکانی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش ململانەی هێزەکانە و یەکلایکردنەوەی ململانەکەیە لە بەرژەوەندی کوتلەیەک بۆ دژی کوتلەیەکی تر بۆیە دەبینی رووسیاش لەم نێوەندەیە مەرجەکانی تورکیای پێ قبول نییە چونکە یەکلایبوونەوەی معادلەکە هاوکێشەکان لە بەرژەوەندی تورکیا دەکەوێتە دژی ئەو بەرژەوەندیانەی کە رووسیا هەیەی لەلایەکەوە بۆیە ئەم حاڵەتە زۆر ئالۆزە و تورکیا یاریەک دەکا لە نێو هەموو گەمەکانە بۆ ئەوەی بە کەمترین زەرەر و بە زۆرترین بەرژەوەندی لێ دەرچێت زۆر باشە کاتی بەبیرمان بێ لە 2023 بەڵێ ئەو بەبیرمان بێ ئەتوانی تەواوکەی بەڵێ لە 2023 تورکیا بە هەمان شێوە نەکەوتە ناو ئەو هاوپەیمانەتی کە بۆ لێدانی ڕژێمی بەعەس خرایە ڕووەتوانی خۆی ڕابگری هەرچەند زیانی ئابووری کرد بەڵام وەکو هاوپەیمانێکی استراتیژی بۆ ناتۆ بۆ وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکاش مایەوە بۆیە تورکیا دەزانێت کە پێگەی استراتیژی خۆی ئەوەندە گرنگە کە کۆمەلگای نێودەوڵەتی ناتوانێت زۆر باشە دێنە سەرم پێگە استراتیژیە مامۆستا سەلام تورکیا یاریەشی سیاسی عجیب دەکات لە ناوچەکە ڕەنگە ئێستا هیچ وڵاتێکی بە تایبەتی ئەمریکا و فەڕەنسا و ئینگلتەرا ئارەزومەندی ئەوە نەکەن زاهریەن کە بە شارەسەت بڕوخێت لەبەرەوەی ئایندەیەشی نادیار مەترسیدار و رووسیا و سینیش بە هەمان شێوە لە هاوکێشە سیاسیەکەیان کەوتنی سووریا ڕەنگە معادلەی هێز لەم ناوچەیە بگۆڕێ ئەمە تەنها سیاسەتی تورکیە لەم کاتەیە یاخود لە پشتیەوە سیاسەتێکی ئەمریکی ئیسرائیلی وەستاوە کە بەم شێوەیە معاملە دەکات تورکیا لە بنەڕەتە بەشێکی زۆر لە جێبەجێبوونی سیاسەتەکانی ئەمریکا لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە لەسەر تورکیا ئەوەستێ و لەسەر لە چ لە ڕابردوو چ لە ئێستا لە داهاتووشە چونکە تورکیا تاکە هاوپەیمانی بەهێزی ئەمریکا و ڕۆژئاوایە بە حکمی پێگەی استراتیژی و بە حکمی ئەو ڕۆڵی کە ئەندامە لە ناتۆ زۆر هۆکاری تریش بێگومان بۆ خۆی ئەو ململانەیە هەیە لە ناوچەکە لە ململانەی هێزەکان لە ناوچەکە هەیە ئەوەی کە پەیوەندی بە ئۆپۆزیسیۆنی سووریاش و لەنا ئۆپۆزیسیۆنی سووریاش کێشەی گەورە هەیە لەبەر ئەوەی ئێستا سوپای ئازاد لە ناو پرۆژەی ڕۆژئاوایە لە کاتێکا سوپای مجاهیدین دژی هەموو هاوکاریکردنە لەگەڵ ئەمریکایە بۆیە لە هەمان کاتە استراتیژی سەربازی ئەمریکاش لە ناوچەکە کەم و کوڕیتە چ بۆ ڕوبەڕووبوونەوەی مەترسی داعش چ بۆ ئەو داهاتووی ناوچەکەش بۆ نمونە ئەوان لە ئێستا ئەیانەوە ئیش لەسەر تیۆری حەڵقە بکەن تیۆری ئەڵقە چییە بریتە لە چۆن لە جەنگی کەنداوە دژ بە عێراق لە ڕێگەی لە ناوبردنی هێزی سەربازی و لە ڕێگەی ژێرخانی ئابووری عێراقەوە ئیشان لەسەر ئەیانەوە ئێستش ئیش لەسەرەوە بکەن لێدانی ئەمریکا داعش لە نێزەکانی ئەمریکا و لە مەنتیقەکانی دێرزور و ڕقەوانە لە مەنتیقە لە بیرەنەوتەکان بۆ ئەوە بوو کە ژێرخانی ئابووری داعش بڕوخێن بەڵام لە هەمان کاتە ئەو کەم و کوڕێتیا بە دیەکری ئەم استراتیژیە سەربازیە کە لەسەر زەوی واقع هێزی تر نییە ئێستا ئەوەی کە هێزی ڕوبەڕووبوون لە ڕۆژاوای کوردستان هەیە سوپای ئازادە لەگەڵ پێدەیە هێزی سوپای ئازاد ئەوانش بەشێکن لە معادلاتی تورکیا کە داوا ئەوانش دو ساڵ بەر لە ئێستاوە داوایان کردووە کە ناوچەی ئامین لەسەر سنوورەکانی تورکیا سووریا دروست بکەن بەڵام ئەم ناوچە ئامینی کە ئێستا تورکیا بانگەشەی بۆ دەکاوە داوای لە وڵاتان کردووە کە دروست کرێت تەنها ئێرانە بەڕاستەوخۆ بە ئاشکرا ڕەفزی ئەم داوای کردوێتەوە یعنی مەتاڵیەک لە تەسیحەکانی وەزیری دەرەوەی فەڕەنسا ئینگلتەرا و ئەمریکایە دەبینرێت لە ڕاستیا تەنها ئێران نییە چ ناتۆژ لە ئێستاە باز لەوەکەن کە ئەو پرۆژەیە جێی باز نییە و قسە و باسی لەسەر نەکرەوە ئەمریکاش چکە تێڕوانینی ئەمریکا و تورکیا ڕاستە هاوپەیمانی یەکتری ئەمریکا بەڕاستەوخۆ ناڵێ من لەگەڵ ینی نەخێر ناڵێ لەگەڵ ینی بەڵام ئەڵێ جێی باز نییە لەم قۆناغ جێبواتە قسەکەی مەتاڵیە بەڵێ قسەکان مەتاڵیە بەڵام تەنها ئێرانە دەڵێ بە هەموو شێوەیەک چونکە ئەمە بۆ خۆی تەداخلاتی تورکیا لەو وڵاتەیە بەڵێ خۆی هۆکارێکە بۆ گەڕێتەوە کە هەم ئەمریکا و هەم هاوپەیمانەکانیشی لەوە تێگەشتون و دەرزانن کە هاوپەیمانی سەرێکی کە ڕۆڵی سەرێکی ببینێت لە ناوچەکە بە تایبەتی بۆ ڕوبڕۆنەی داعش لە سووریا تورکیایە
یعنی وەکو دەوڵەت لەسەر ئەساسی پەیوەندینەوە دەوڵەتی بەڵام وەکوتم ئەو کەم کوڕی کە بەدیەک لە استراتیژی سەربازی ئەمریکا بە ڕووبوونەوەی داعش بریتێ لەوەی کە لەسەر زەوی واقع پەیوەندی نیە یعنی تەنها لێدانەکانی بردومانی ئاسمانی بە تەنها بەس نییە بۆ کۆتایێنان بە مەترسیەکانی داعش لە ڕۆژئاوا لە سووریا بە تایبەتی و لە ڕۆژاوای کوردستانیش بۆیە ئەمە کەوێتە سەر چیەکوێتە سەرەوەی تا چەند لێک تێگەیشتن لە نێوان تورکیا و لە نێوان ئەمریکا هەڵپەیمانە دروستە بێ ئامانجی تورکیا لە دامەزراندنی نێوچەی ئامین لە منتیق سنوورەکانی تورکیا و سووریا تەنها بەشێکی پەیوەندی بە ئەوە هەیە کە ڕێگە بگرێت لەو شاڵاوی هاتنی ئاوارانەی کە لە ڕۆژاوای کوردستان و وێنە نەوخاکی تورکیا و هەروەها لە هەمان کاتە پشتیوانیکردنی معارەزەی سووری بە تایبەتی سوپای ئازادە و ئامانجیش لێی ڕێگە خۆشکردنە بۆ شەڕێکی درێژخایەن لە پێناوی خستنی ڕژەمی ئەسەدا کە یەکێکە لە داواکاریەکانی تورکیا لە بەشداریکردن لە شەڕی زۆر باشە. مامۆستا ئامین پرۆسەی ئاشتی لە دوای ئەم خۆپیشاندانانی کە ئێستا لە تورکیا ڕوودەدەن و وەکو دەوترێ شەقامی سیاسی لە تورکیا شەقامێکە گڕی گرتووە. سەلاحەدین دەمرتاژ لە تازەترین تەسریحیدا دەڵێ سیاسەتی تورکی سیاسەتی لە ناوبردنی کووردە. پرۆسەی ئاشتی بەکوێ دەگا؟ گەشتە بنبەست یاخود جارێ هیوایەک هەرماوە بۆ ئەوەی پرۆسەی ئاشتی لە تورکیا سەر بگرێ و بگاتە پێگەی خۆی. بەڵێ لە ڕاستیە ئەم بابەتە بابەتی کۆبانێ و دەرەنجامەکانی کۆبانێ بە دڵنیاییەوە کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر پرسی کورد لە باکووری کوردستان لەبەر ئەوەی کە ئێمە وەکو باسمان کرد ئەو هێزەی باڵا دەستە لە ڕۆژئاوا ئۆرگانیەن پەیوەندی هەیە بەو هێزەی باڵا دەستە لە باکوور و تەسریحات و لێدوانەکانی بەرپرسانی کوردیش لە تورکیا تەنانەت بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان و دەمیرتاش و ئەوانی تریش هەموو جەختەکەنەوە لەسەر ئەوەی کە کەوتنی کۆبانێ هەڕەشە و مەترسیێکی گەورەیە بۆ سەر پرۆسەی ئاشتی لە تورکیا چونکە ئەمە بەلای پێدە و هادەپ و هەموو ڕزگاری خوازانی کورد لە تورکیا ئەوەیە کە لە ڕاستیە پشتگیری نەکردنی ڕۆژئاوا واتە ڕاستگۆنەبوونی تورکیا لە پرۆسەی ئاشتی لە تورکیا چونکە تورکیاش باش دەزانێت کە بۆ کورد لە هەموو پارچەکان بە تایبەتی لە باکووری کوردستان کۆبانێ گرنگی تایبەتی هەیە و بە تایبەتی کۆبانێ کە درێژکراوەی باکوورە و تەنها سنوورێکی وەهمی لە نێوان باکوور و ڕۆژئاوا هەیە و خەڵکەکەشی هەموو خزم و ناسرا و پەیوەندی خێزانیان هەیە لەگەڵ یەکتریاوە ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە ئەم پرۆسەیە بخاتە مەترسیەوە هەرچەندە بەڕای من لەوانەیە لە ڕووی کاتیەوە ئەم بابەتە ئاوا بێت چونکە کێشەی کورد لە کوردستانی باکوور بە باکووری کوردستان هەر دەبێت بە ڕێگە چارەی ئاشتی چارەسەر بکرێ بەڵام بۆ ئێستا و لە داهاتوویەکی نزیکە لەوانەیە دانوستانەکان و پرۆسەکە بخاتە مەترسیەوە بەڵام لە داهاتوویەکی دوورترە هەر دەبێت لایەنەکان بستنەوە سەرمێزی گفتوگۆ چونکە هەردوو لە خەیار و بژاردەی سەربازیان تاقی کردەوە بە تایبەتی تورکیا کە نەیتوانیەوە سەربازیەوە مامۆستا پێشبینی دەکرێت پێشبینی سیاسی وا دەکرێت ئەم حاڵەتەی لە کۆبانی و ئەم بەهاناوە نەچوونەی تورکیا لە ڕووی سەربازیەوە بۆ کۆبانی و لەبەر چاوی تورکیا کۆبانی بەم شێوەیە دەستدرێژی ئەسکەری و دەستدرێژی ئینسانیانەی لەسەر دەکرێت باز لەوە دەکرێت مەلەفی ئاشتی لە تورکیا دادەخرێ و قەندیل دەبێتەوە زمان حاڵ. ئەمە ئەگەرێکی نزیکە بە تایبەتی کە پەکەکە و باڵی سەربازی پەکەکە ئەوەی ڕاگەیاندووە کە ماوەیەکی دیاری کردووە کە لەو ماوەیە ئەگە تورکیا هەڵوێستی جددی نەنوێنێ بەرامبەر ڕۆژئاوا ئەو کاتە ئەوان ئاگربەز دەشکێنن و ئەم هەڕەشەیەش پێویستە بە دەسەڵاتدارانی تورکیا بە جددی وەری بگرن چونکە وەکو باسمان کرد ئەم مەسەلەیە گرنگیەکی سیاسی و استراتیژی گرنگی هەیە بۆ کورد و بۆ کێشەی کورد لە هەموو پارچەکان بە تایبەتی لە ڕۆژئاوا و لە باکووری کوردستان بۆیە پرۆسەی ئاشتی لە بەردەمی هەڕەشەیەکی گەورەیە بەڵام من وتم لە دوورمەودایە یعنی داخستنی یەکجارەکی ئەم پرسە لە ئارادانیە چونکە بۆ خۆی سروشتی کێشەی کورد لە هەموو پارچەکانی کوردستانەوەیە کە ڕاستە لایەنی سەربازی و سەپاندنی هێز گرنگی خۆی هەیە بەڵامەویش هەر لە پێناوی ئەوەیە کە ئاشتی بچەسپێنێ بۆیە لە کۆتاییە هەر دەبێت زمانی
ئاشتی بێتەوە ئارا بەڵام بە دڵنیایی و لە دۆخی ئێستا و لە ئایندەی زۆر باشە کۆتایی هاتنی پرۆسی ئاستی زۆر باشە مامۆسامین دێنەوەلا مامۆستا سەلام شەقامی تورکی لەم خۆپیشاندانەیە ئەنەی بۆ کۆبانیە تەنها بەرکەوتنی نێوان سوپا و ئەو هاوڵاتیانەمان نەدینی کە داوا دەکەن تورکیا بەهانەی کۆبانیەوە بچێ خەریکە وای لێ دێ دەبێتە نێوان کۆمەڵی حیزبی ئیسلامیش کەوتونەتە سەر شەقامەکان و پەلامار دەدەن وەلایەن وایە ئەمەی کە داعش دەیکا بە شێوەیەک لە شێوەکان ڕاست و دروستە واتە خەریکە بەرکەوتنێکی دینی ژوو دەدا ئەمە چۆن بخوێنینەوە لە ڕاستیە بەشداریکردنی بەتای بە دیاریکراوی ئەندام و کادیرەکانی حیزب وڵای تورکی دژی خۆپیشاندەرانی کورد لە شارەکانی باکووری کوردستان بێگومان لە دەراویشتەی ئەوەی هەیە کە هۆکارەکەی بۆ پێشینێکی مێژوویە گەڕێتەوە کار لە هەشتاکانەوە کاتێک کە کودەتای 12 ئیلولی 1970 ڕوویا لە بری ئەوەی کە کودەتا ئەلمانیەکان بگەڕێنەوە بۆ جێبەجێکردنی ئەلمانێتێکی سرف لە تورکیا بە پێچاوانەوە پەنایان بۆ جۆرێک لە ئیسلامی کولتوری و دابوونەریتی و قەومی تورکی برد بۆ مواجهکردنی لەلایەک ئیسلامی ڕادیکالی ئێران لە هەمان کاتیشا بۆ مواجهکردن و ڕوبەڕووبوونەوەی پەکەکە و حرەکاتی چەپ لە تورکایە بێگومان یەکێک لەو ئەمرازانە لە سیاسەتەکانی تورکیا لە قۆناغە بەرامبەر بە پەکەکە و حرەکەی کوردی سیاسەتی ئاینی کۆمەڵایەتی پێوترێت کە لە نێو سیاسەت ئاینیەکەیە دروستکردنی ڕێکخراوی ئاینی و حیزبی پارتی ئاینی بۆ ڕوبەڕووبوونەی پەکەکە کە حیزب وڵای تورکی لە قۆناغە دروستکرا و ئەم پارتە توانی تا ساڵانی کۆتاییەوە دەکەن ژمارەیەکی زۆر لە ڕێخستن و ئەندام و کادیر و تەنانەت بەشێکی زۆر لەو ڕۆژنامە ڕووناکبیرە تورکانەش تیرۆر بکا کە دۆستی کورد بوون و ئەو وەسایی قوڵگەنامانەی کە لە ناوچەی بایکوس لە ساڵی 2000 لە ماڵی سەرۆکی ڕێکخراوەکە حسێن وەلی ئۆغڵو گیرا ئاماژە بوون بۆ ئەوەی کە پەیوەندێکی زۆر لە نێوان دەستگاکانی میتی تورکی و ئەندامە باڵەکانی ئەو ڕێکخراوی حیزب وڵای تورکیا هەیە و بەڵگەنامەکان ئاماژە بن بۆ دەستی ئەو ڕێکخراوە لە تیرۆرکردنی بەشێکی زۆر لە ئەندامانی پەکەکەیە بێگومان لە ئێستاشدا تورکیا بە ئەنقەست دەوڵەتی تورکیا پەنا بۆ ئەمەبات بۆ تێکدانی نسیجی کۆمەڵایەتی لە باکووری کوردستان ئێمە ئەزانی کە بەشێک لە ئەندامە لە خەڵکی دانیشتوانی ناوچە کوردیەکان لە باکووری کوردستان ئەندامی پارتە ئیسلامیەکان و بە دیاریکراویش حیزب وڵای تورکی و نەک لە ئێستاە لە 4/5/2011 پێکدەدانی چەکداری لە نێوان پەکەکە و ئەو ڕێکخراوە لە منتیقی هەکاری ڕوویدا بۆیە ئەمە پەنابردنی تورکیایە لە ئێستاە بۆ ئەوەی تەنها خۆی وەکو هێزی پۆلیس مواجهەی ئەو خۆپیشاندانەکە و لە هەمان کاتیشا بەشداری پێکردنی دروستکردنی کێشەی کۆمەڵایەتی گەورەیە و لە تێکدانی نسیجی کۆمەڵایەتی و ئەو پێکەوە ژیانی کە هەیە لە باکووری کوردستان و جارێکی تر بەکارێنانەوەی ئەندامانی حیزب وڵای تورکی و ڕێکخراوی ئیسلامیەکانی ترە لە منتیقەکانی باکووری کوردستان بۆ خۆپیشاندانانە سیمایەکی دینیش وەرگریە خۆی بە پێچوانەوە پەنابردنە بۆ ئامرازێکی ئاینی کە لە ڕێگەی ئەو ئەندامانی ئەو ڕێکخراوە ئاینی و ئیسلامی و کە حیزب وڵای تورکیە بۆ ئەوەی کە هەم دۆخی کۆمەڵایەتی تێکتر بدات ئاراستەکە بە ئاراستێکی ترابەرێ و لەو ڕێڕەوەی خۆی بیترازێنێ کە خۆپیشاندانەکان بە ئامانجی پشتیوانیکردنی کوبانی و داواکردنی دەستێوەردانی تورکیا بێ بە قازانجی پاراستی کوبانی هەز ناکەی تورکیا و نەخۆی سیاسی لە تورکیا یاریەکی ترسێنەر یاخور یاریەکی مەترسیدارەکە لەگەڵ سیاسەتی بەڕێوەبردننی وڵاتە لە ئێستادا بێگومان ئێستا پارتە ئۆپۆزیسیۆنەکانیش هاتنە جەهەپەش هاتونە سەرخەت و بە ئاشرا ڕایان گاردووە کە دەسەڵاتدارانی تورکیا لانی کەم جۆرێک لە ناڕاستە و خۆ هاوکاری داعشەکە و لانی کەم چاپۆشیەکە لە دزەکردنی بەشێکی زۆر لەو خەڵکانی کە بە ئامانجی بەشداریکردن لە نێو ڕیزەکانی داعشدا ئەچنە ناوڵاتی سووریا و بەشداری ئەەکەن لە ئینەکان و لە هەمان کاتیشا پیان وایە ساغنەبوونەوەی هەڵوێستی تورکیا لەم ڕووداوانی کە لە ڕۆژاوای کوردستان لە ئارادایەوە بەشدارینەکرد لە هاوپەیمانەتی شەڕی داعش بەشێکی تر پیان وایە کە ئەمە تورکیا ئاباتە قۆناغێکی مەترسیدارەوە لە هەمان کاتە تورکیا ئێستا لە قۆناغێکی زۆر هەستیار و محریجدایە و ناتوانێت بەبێ دەستەبەربوونی مەرجەکانی خۆی و داواکاریەکانی خۆی کە لە پێشی پێشەوەیان کۆتاییانە بە کانتۆنەکانی خۆراوە چکە لە دروستبوونی ئەزمموی خۆبەڕێوەری لە ڕۆژاوی کوردستان مای مەترسی بۆ لەسەر ئاسایشی نەتەوایەتی تورکیا و چکە قبولکردنی بەردەوامبوونی ئەو ئیدارە زاتیە کە لە ڕۆژاوی کوردستانی بەڕابەتی پێدا کە پەیوەندی ئۆرگانیکی لەگەڵ پەکەکە هەیە ئەبێتەوە ئەوەی کە لە داهاتوویەکە نزیکیشا شەقامی کوردی لە باکووری کوردستان بزۆڵێ و سەقفی داواکاریەکانی خۆیان بەرز بکەن لە تورکیا بۆیە تورکیا لە ئێستاە بەبێ
قبولبوونی مەرج و داواکاریەکانی مەحاڵە بتوانێت هەڵۆسی خۆی لای بکات هەر ئەمەشەکە وای کردووە لەسەر ئاسی نێودەوڵەتی لەسەر ئاسی ئیقلیمی هەرێمیش ڕوبەڕووی ڕخنەی تونند ببێتەوە. زۆر باشە. مامۆستا ئامین، ئێستا باز لەوە دەکرێت وە خۆپیشاندان لە شارەکانی کوردستانی عێراق هەرێمی کوردستان داوا دەکرێت حکوومەتی هەرێم فشاری زیاتر هێزی زیاتری هەبێ. لا دوایە لەم کاتەدا حکوومەتی هەرێم ئەو کارتە فشارە توندەی بەدەستەوەیە بخاتە سەر تورکیا تا بەهانەی کۆبانیەوە بچیە وە ڕێ بدا بە کەسانێک کە خۆبەخشن و دەیانێت بە پارێزگایی لە کۆبانی بکەن بچنە ناو کۆبانیەوە. هەرێمی کوردستان ئەو کارتە گەورەیە بتوانێت داوا لە تورکیا بکە. بەڵێ لە ڕاستی پێشەوەی باسی هەڵوێستی حکوومەتی هەرێم بکەم لەبارەی ئەو ڕەوشەی کە لە کۆبانێ دەگوزارێ باس لەوە بکەین کە ئەم بابەتە لە ڕووی ئەعلامی و لە ڕووی جەماوەریەوە ڕاستە گرنگی خۆی پێدراوە بەڵام بەداخەوە ئەویش بارگاویە ئەم گرنگیدانە و ئەم هەڵوێستانە بە ناکۆکی و بەرژەوەندی لایەنە سیاسیەکان لە هەموو پارچەکانی کوردستان. بۆیە هەستی پێیەکەی کاتێک خۆپیشاندانەکان دەکرێت ئاڵای جۆر بە جۆر دەبینی و هەڵوێستی جۆر بە جۆریش دەبیستی و دەبینی دەربارەی ئەم پرسە کە هەندێکیان خۆی لە مزایدەی سیاسیا دەبینێتەوە و بەرامبەرەکەشی کەمتەرخەمیش هەست پێ دەکەی. لەلایە کەمتەرخەمی هەیە لە هەندێک لایەن کە هەڵوێستیان لە ئاستی پێویست نییە، هەندێک لایەنیش هەڵوێستەکەی بە زارەکی کە ڕای دەگەێنێ خاتە ئاستێکەوە کە مزایدێ بەسەر ئەو لایەنەی کە کەمتەرخەمە مامۆستا یعنی ئەگەر دوایش زۆر باشە. مامۆستا با لێرە ئەمە زیاتر ورکەینەوە بۆ بینەران. تۆڵەی هەندێک لایەنەیە مزایدە دەکەن بە خۆپیشاندانەکانەوە، هەندێک لایەنی شەرمنانە بەرگری دەکەن. ئەکرێ پێمان بڵێ ئەم لایەنانە کامانن کە شەرمنانە بەرگری دەکەن و ئەو لایەنانی کە مزایدە بە کۆبانیەوە دەکەن؟ لە ڕاستیا من وەکو چاودێرێکی سیاسی وەکو مامۆسایەکی زانکۆژی شمەوە نییە تۆمەت ببەخشمەوە بە هیچ لایەنێک، بەڵام وەکو چاودێرێک مافی ئەوم هەیە کە شیکاری خوێندنەوە بۆ شیکاری بۆ لایەنانە. هەڵبەت ئەو لایەنانی کە بەڵێ ئەو لایەنانی کە مزایدە دەکەن ئەو لایەنانن کە داوای هەڵوێستێک دەکەن لە هەرێمی کوردستان کە لەبارەیانە و لە توانایدانە و خۆیان بەشدارن لە حکوومەت و لە پۆستی و پلەی باڵایان کاتوانن لە ڕێی حکوومەتەوە ئەگەر پێیان دەکرێت و هەڵوێستە بنوێنن. لایەنی تریش هەیە کە پەیوەندی ئۆرگانی لەگەڵ تورکیا هەیە و کێشەی لەگەڵ پەیەدە هەیە بە هەمان شێوە پاساو بۆ بارودۆخەکە دێنێتەوە و کەمتەرخەمی دەنوێنێ لە هەڵوێستێکە تەنانەت لە ڕووی ڕسمیەوە کە بینوێنێ. بۆیە لە بینی ئەو لە نێوان ئەو دوانەیە ئێمە کەوتوینەتە ناو کێشەیەکەوە کە لە ڕاستیە ئەم بابەتە پەیوەندیدارە بە دۆخە هەرێمیەکەشەوە ئەو لایەنەی کە داوا دەکا هەڵوێستی تون بنوێنرێ پەیوەندی لەگەڵ لایەنێکی ئیقلیمی کە ئێرانە باشە و ئەو بەرژەوەندی هەیە لەم لێوەندەدا لایەنەکەی تر لە بەرامبەر تورکیاوە ئەمە گەورەتر دەبێت بۆ کوت لە بەندی نێودوڵەتێکەش کە باسمان کرد کە ئەمە خۆی جەوهەری کێشەکەیە. بەڵام حکوومەتی هەرێم لە ڕاستیە حکوومەتی مامۆستا ئامین دوێنێ یەکێک لە سیاست مەدارەکان دکتۆر فاق گوڵپی لەم بەرنامەیە لەم ڕووماڵەیە ئامادە بوو ئاماژەی بۆدا لە ناو پارتی دیموکراتی کوردستانە دوو خەدەیە. خەتێکیان ناوی خەتی نێچیروان بارزانیە کە دامی سیاسەتی تورکیەکە، خەتەکەی تریشی خەتی سەرۆکی هەرێمە کە بە شێوەیەک لە شێوەکان نایەوێت بە تەواوەتی پشگیری سیاسەتی تورکی بکە بە تایبەتی لە مەسەلەی کۆبانیدا. تۆ لەگەڵ ئەمە دایکە ئەم سیاسەتە یاخود ئەم پشگیریە وا بە شێوەیەکی بەم شێوەیە لێک ترازاوە؟ لە ڕاستیاوە بەڕێز دکتۆر فایق دەزانێ ئەو خەتانە جیاب کاتەوە من ناتوانم یعنی پشڕاستی بوونی ئەو جۆرە هەڵوێستە جیاوازە بکەم بە تایبەتی لەبەر پرسێکی وەکو گرنگی وەکو تورکیایە. من وا هەستەکەم کە لە پارتی دیموکراتی کوردستان بە شێوەیەکی گشتی کۆدەنگ و هاوڕایە بەرامبەر سیاسەتە ئیقلیمی نێودوڵەتیەکان بە تایبەتی مەسەلەی تورکیا، بەڵام ئەوەندەی هەستی پێدەکەمەوەیە کە ئێستا پارتی دیموکراتی کوردستان بە شێوەیەکی گشتی هەندێک ئیحرازبوونی پێوە دیارە لە بەرامبەر مەسەلەی پەیەدە و دۆخی ڕۆژ ئاوایە، بەڵام لایەنەکەی بەرامبەری کە یەکێتی نیشتیمانی کوردستانە جۆرێک لە مبالەغە و زیادەڕەوی دەکا لە بەرامبەر ئەو هەڵوێستەیە کە ئەمە وەکوتم کەمتەرخەمی و مزایدەکە لێرەیە بە دیارەکەوێت کە نەمدەویست ئاوە بە زەقی ئاماژەی پێ بدەم. بەڵام ئەوەی گرنگە لێرەیە کە ئەوەیە کە
یەکدەنگی هێزە کوردیەکان لە هەموو پارچەکانی کوردستان زۆر گرنگە. ئێستا باز لەوە دەکرێت کە بۆ نمونە لایەنە ئیسلامیەکان دەشوبێندێن بۆ نمونە بە داعش لە هەندێک جار کە جیاوازیان نییە و کێشەکە ئەمە کێشەکە چارەسەر ناکە بەڵکو کێشەکە قوڵتر دەکاتەوە. ئێمە لە هەرێمی کوردستان واقعێکی سیاسیمان هەیە، چەند هێزێکی کاریگەرمان هەیە، پارتی یەکێتی گۆڕان هێزە ئیسلامیەکان. پێویستە لەسەر ئەو پرسە گرنگانە و پرسە نەتەوەیانە کۆدەنگ و هاوڕابین و خۆمان نەخزێنینە ئەو کێشانەی کە هەیە لە بواری نێودەوڵەتی هەرێمیە. بەڵام ئەمە تەنها قسەیەکە لە واقع عاشتێکی ترە بینین. بۆ نمونە پارتە کوردیەکانی ڕۆژئاواش ئێستا ئەو پارتانەی کە لە خۆیان لە ئەنجومەنی نیشتیمانیە دەبینەوە کە نزیکن لە پارتی دیموکراتی کوردستان، هەڵوێستیان بەرامبەر کۆبانێ هەڵوێستێکی جیاوازە لە پەیەدەکە هەیە و داوا دەکەن بۆ خۆیان بە سەربەخۆی بچن نەکەونە ژێر. زۆر باشش داوا دەکا دەبێت لە ژێر سەرپەرشتی ئەوان شەڕ بکەن کە ئەمە کێشەکە چارەسەر ناکە بەڵکو کۆبانی لەناو دەچێت. زۆر باشە زۆر باشە مامۆستا سەلام. مامۆستا ئامین فەرەج ئاماژەی بەوەدا دەڵێت خەریکە خیتابی سیاسی لەسەر شەقامی هەرێمی کوردستان دەکەوێتە نێوان دوو ڕیانی جیاوازەوە. خیتابێ مزایدەی پێوە دەکات کە ئەو ئاماژەی پێدا کە بریتە لە یەکێتی نیشتیمانی کوردستان، خیتابێکیش تووشی ئەحراجی بۆ کە پارتی دیموکراتی کوردستانە. لە ئێستادا حکوومەتی هەرێم دەتوانێت چی بکات و دەتوانێت ئەو گروپە ئەو هێزە ئەو حکوومەتە توندە بێ بەرامبەر تورکیا؟ بێگومان ناتوانێت نەخێر. ئێمە پێویستە کاتێک کە شیکاری بۆ هەڵوێستی حکوومەتی هەرێمی کوردستانەکەین وەکو بە بەراورد بە تورکیایە بێت جیاوازی بکەین. لەبەرەوەی ئێرە جارێ هەرێمێکی فێدرالە لە چوارچەوەی دەوڵەتی عێراقا دەوڵەت نییە، لە هەمان کاتا مقەوماتی کەمترە لە تورکیا، سنووری ئاوی نییە، سنووری جوگرافی نییە و هەروە ئەگەر تێبینی بکەین ئەگەر تورکیا چۆن لە ڕابردووە توانیوێتی ڕۆڵ ببینێ لە ڕێگریکردن لە پەیوەندی دیبلۆماسی هەرێمی کوردستانە ئێستاش دەتوانێت ئەوانە دروستکە. بۆیە ئەم مقاوماتی دەوڵەتی تورکیا مقاوماتەکەی لە ئێمە زیاترە. بەڵام بەنسبەت هەرێمی کوردستان و پێویستە هەموو هێزە سیاسیەکان لەوە تێبگەن کە کەوتنی کوبانی واتە کەوتنی هەولێر، کەوتنی کوبانی واتە کەوتنی بەشێکی زۆر لەو ئەزمموی حکومڕانی کە لە باشووری کوردستانی ژێت، چکە تەنها مەترسی لەسەر کوبانی نییە لە ئێستا، چکە داعش ئێستا لە مەترسیشی لەسەر دەسەڵاتی خۆبەڕێبەری لە باشووری کوردستانی و ڕووداوەکانی پێشروپەلەمەردانی نزیکبوونەوە لە هەولێر بەڵگە بوون لەسەرەوەی کە هەموو ناوچەکانە و ناوچە کوردیەکان ئەزمونە کوردیەکانی ڕۆژئاوا باشووری کوردستان حەڵقەیەکی پێکەوە گرێدراون لەبەرەوەی مەترسی داعش لەسەر هەردوو لایەن هەیە. بۆیە پێویستە لەم قۆناغەوەی گرنگە هەموو هێزە سیاسیەکان وەک مامۆستا ئامینیش ئاماژەی پێیا لە بیر لە بەرژەوەند دێواڵەکانی کوردستان بکەنەوە، بیر لەوە بکەنەوە کە کەوتنی ئەزمموی کۆبانێ بە بوونی جیاوازی لە بینی پەیوەندی پارتی دیموکراتی کوردستانە بە هەمان شێوە مەترسیە لەسەر کەوتنی. لێسادا لا دوایە ئەو کۆدەنگیە هەیە لە خیتابی سیاسیدا یاخود دەرحیزبێ و لە ئاوازێک دەخوێنێ. لە ڕاستیا کۆدەنگی نییە، بەداخەوە لە ڕووی قاعدەی جەماوەری هەموو دڵسۆزی و هەستی پێکرێت، بەڵام لەسەر ئاسی سەرکردایەتی حیزبەکان هەستی پێ ناکە و لەسەر ئاساسی حکوومەتی هەڵوێستەکان ئەمەوانە خوێنینەوە کە هەمیشە لە گرژەکانە لە بەرکەوتنەکانە لە مەترسیەکانە کورد هەمیشە تووشی تەفریقە و تووشی دووبەرەکی و دووشی جیاوازی بۆ لە ڕائە، یعنی لە ئەماراتەکانەوە بیگرە تا ئێستا. ئەمە پەیوەندی بە یەکەم کاریگەری ئیقلیمیەوە هەیە لەسەر ئەزمموی خۆڕەبەری باشووری کوردستان و ئەو هێزە سیاسی سەرێکیانەی کە لێرە هەن و لە ئێستاشدا لە چکە کێشەی سووریا لە بنەڕەدا بێگومان دەراویشتی هەم جیهانی هەم کاردانەوەی ئیقلیمیشیە کە ئەو ململانی لە بینی ئێران و ئەمریکا هەیە و ئێران و تورکیاشایە و لە ئێستاشە ئەزمموی ئەو کێشەی کە ئێستا ڕووداوانەی لە کوبانیشە بە هەمان شێوە بە هەمان شێوە ڕەنگی یاوەتە سەر باشووری کوردستان. زۆر باشە سوپاسەکەین. ئێوەش هەمیشە بینەری تاکە کەناڵی ئەهلی بێلایەن NRT بن بۆ تاوتۆکردنی مەلەفە گەرمەکان.